ئەمڕۆ لە سنووری ئیدارەی سۆران نووسینگەی سۆران و باوکاری خێرخوازان هەستان بە دابەشکردنی 250 سەبەتەی خۆراک لە حەریر و خەلیفان و سۆران و ڕەواندوز باوکاری خێرخوازان خۆی گەورە پاداشتیان داتەوە و هەروەها هەر لەو کار و پرۆژانەی دەستگای خێرخوازی بەخشین لە نووسینگەی سۆران چەند ڕۆژ پێش ئێستاکە پرۆژەی دابشکردنی زەکاتمان هەبوو کە بریتی بوو لە 25 میلیۆن باوکاری خێرخوازێک دابشکرا بەسەر 100 خانەوادەی هەژار و کەم دەرامەت و بێباوک خی گەورە پاداشتی خێرخوازان بداتەوە و خی گەورە بەرەکەت بێخیتە ماڵ و سامانیان. ڕاستی هاوکاری دەستگای بەخشین کارێکی چاک و پیرۆزە لە مانگەی پیرۆزەداکەوە هەر دەستێ بە یارمەتیدانی هەژاران و نەداران کە لەم بارودۆخە سەختەی داراییەداکەوە خۆتە زانیم هۆی قەچەنی قەیرانەوە خەڵکی ماژدۆ ئەەکەوە کۆی بارودۆخی ژان بازار و کەسابەت بەو شێوەی نیە بەڕاستی ئەمە جێگای دڵخۆشێکەوە دەستگای خێرخوازی بەخشین دەستێ بە هاوکاریکردنی هەژاران و نەداران و هیوایە چەند دەرکایەکیان بۆ دەکاتەوە بتوانن لەو سەختی و دۆخێدارایی تێدا نەمەتوانن لانی کەم بەشی پێداویستی مانگێک دومانجان دەستکەوێتن. زۆر سپاسی دەستگای بەخشینەکەم کە ئەو هاوکاریە دێتە فەقیر و هەژاران و ئێمە خۆیان پاداشتان بداتەوە خۆیان هەتاماین هەر سەرکەون بە سامونە ڕستەنگەکان لەو بەزیاد بخوایە بەخوای خەڵکەی بڵێن خەڵکی فەقیر زۆرە ئەو هاوکاریانەش دەورێکی باش دەبینی وا خێریان بنووسی نمونەیان زیاد کە ئینشەڵڵا